ژیانی کارداهێنەیەک ژیانێکی سەختە، ژیانی ڕکابەریکردن، ژیانی تێکۆشان، ژیانی کێشان و ڕاکێشان. ڕەنگە بیر بکەیتەوە ئەو هاوڕێیانی کە ئەتبینن هاوکاری دەکەن، بەڵام ئەوان تەنها لە دوورەوە سیر دەکەن. بەڵام ئەم جەنگە جەنگی تۆیە، و ئەمە تۆی کە بێ بەردەوامبی لە تێکۆشان و ئارامگرتن. وە زۆر لە شتەکان لەم چارە نووسەدا تۆ دێنێتە خوارەوە، وەکو مرۆڤە دوورە بێبەهاکان، وەکو بارودۆخە ئابووریەکان، وەکو بارودۆخی کۆمەڵایەتی، وەکو خێزان، وەکو هاوڕێیان. لە هەمووی گرنگتر هەندێک لە مرۆڤەکانی دەوروبەرتن. بەڵام ئەزانیە بێت چی بکەیت؟ پێویستە ماندوو نەبیت و بەردەوام بیت تا بزانی و ببینی ئەو کەسانی کە ئومێدت پێیان هەبوو تەنها سەیرەکەن، هیچ کارێک ناکەن. ئەو مرۆڤانەی بەبێ یارمەتیدان و هاندانت بەجێت هێڵن. لەو کاتەیە کە ئازانی ئەم کارە تەنها کاری خۆتە و ئەم ئایندەیە ئایندەی تۆیە. تەنها بەشێکە بە پەنجەی دەست ئەژمێردرێن لەلات هەمێننەوە، ئەوانیش جگە لە هاوڕێ بە وەفاکانت کەسی تر نین. ئەگاتە شوێنێکە بینی هەمووان ڕۆشتون و بە تاک و تەنایی خەریکی دەست و پێکتی. تۆ بوویتە کەسێکی وەحشی یان کارەکانت باش بەڕێوە ناچێت. بەڵام درەنگیان زوو بارودۆخە گۆڕێت. ئەبینی کە بارودۆخەکە خەریکە ئاگۆڕێت و ئەو کەسانی کە تەنانەت بیریشی لێ نەکردوونەتەوە یارمەتی دەدەن و دێن بۆ یارمەتیدانن. تۆ تەنها پێویستە بەردەوام بیت، ورەت بەرز بێت و ماندوو مەبە و بەردەوام بە. بە دڵنیاییەوە هاوکاریت بۆیەت و هەلی ڕزگاربوونت بۆ دەڕەخسێت. پیرۆزبایی لێ یەکەم، سەرکەوتن و سەرفرازی درەنگیان زوو مڵکی تۆیە. تەنها ماندوو مەبە، بەردەوام بە بۆ لای ئامانجەکەت و